کاک نهر و جوهر جێگرێ سەرروکێ پروژەی گەشانەوە لەبەر ئامادە دەبە کاک نەهرات و بخێر هاتی سپاس بۆ ئامادە بوونەوە ئەس ji vê dest pê bikim ji qûnaxên pejrandinê pesendkirina her kesê ku projeyekî teqdîm kan pêşkêş dike ji bo ku qerekî werbigetin yek ji wan xalan ewa daxwaziye daxwaziyeke çûnçûnî pêşkêş dekirêtin pêşkêşî kê bikirêtin بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە وەکو ئاگادارن لە ڕابردوودا ئەمە پێشتر قەرزی بچووکمان دەدا قەرزی بچووک لە ساڵی 2011ەوە هەبوو کە 1936 کەس سودمەند بوون لە پرۆژەکە شێوازی پێشکەشکردنی داواکاریەکان بە شێوەی دەستی بوو بە فۆرم بوو بەڵام لە پرۆژەی گەشانەوە لە ڕێگەی پۆرتالێکی ئۆنلاینەوە داواکاریەکان پێشکەش دەکرا بێ ئەوەی پێویست بکە کە سەردانی فەرمانگەکەمان واتە سێرچی ماڵپەڕی گەشانەوە بکەن لە ناو ئەنتەرنێت دەچنە ناو ماڵپەڕەکە لەوێ پێشکەش دەکەن با ئەلکترۆنیک بەڵێ باشە بە دڵنیایەوە ئەو قۆناغەکە لەوێ پێشکەش دەکەن داخوازیەکە پێشکەش دەکەن دواتر هەڵسەنگاندن نرخاندنە پرۆژەیان هەیە ئەف بێ چ ئاوای ینی پرۆژە تێنە نرخاندن لەسەر چ بنگەهەکێ چ جورە پرۆژە تێنە پەسەندکرد ji بکو قەڕی پێ بدەن خۆی ئەو پرۆژانەی کە بەشبوونن بە پرۆژەی گەشانەوە بریتێ لە پرۆژە بازرگانیەکان بە تێکڕا هەروەها کارگەکان هەروەها پرۆژە کشت و کاڵیەکان ئەو پرۆژەیە کە داواکاری پێشکەش دەکرد پێویست بە مەرجەکانی تێدا بێت کە گرنگترین مەرجەکانەوە بوو تەمەنی لە نێوان 21 بۆ 6 ساڵ بێ هەروەها دانیشتووی هەرێمی کوردستان بێ هەروەها پرۆژەکەی لە هەرێمی کوردستان بێ هەروەها UPN هەبێ هەروەها UN هەبێ ئەمە مەرجەکان بوون کاتێککە داواکاری پێشکەشە کرد ئەو سیستەما ئەلکترۆنی ئەو پۆرتال ئەلکترۆنی کە باسم کرد ئاماژەم پێدەم بە شێوەیەکی ئەلکترۆنی خودکاری ئەوانەی کە مەرجەکانیان تێدا دەستەبەر نەبوونەکان لەگە مەرجەکانیان نەقز بوو ڕەت دەکرانەوە دواتر داهاتە لای ئێمە ستافی پرۆژەی گەشانەوە لە وەزارەتی کار ئێمەش هەر بە شێوەی ئۆنلاین ستافی وردبیمان هەبوو وردبینی بۆ فەرمەکان دەکرد ئەوانەی کە لە سیستەمەکە تێپەڕ بوون و مەرجێک لە مەرجەکانیان تێدا نەبوو ئاگادار دەکرانەوە ئەگەر مەرجەکانیان بەردەست کەوت ئەوە دەچوە قۆناغی دواتر بەڵام ئەگە مەرجەکان تێدا دەستەبەر نەبووە لەو مەرحەلەیە دەگەڕایەوە قۆناغێکەوتی هەیە یا جوداکردنا پرۆژەیان ئەلڤێرە جیاکردنەوەی پرۆژەکان جیاکردنەوەی پرۆژەکان واتە چی ئەو کەسەی کە قەر پێشکەش دەکات پرۆژەکەی جیا دەکرێت لەگەڵ پرۆژەیەکی دیکە لەسەر چ بنگاک هەموو کارتەکان وەردەگیرێت جوداکاری ناکرێت لە ڕووی ئەوەی کە ئەمە لەم کارتەدایە دەبێت ئەمە لە پێش بێتن یا دیکە خۆی جیازی پرۆژە گەشانەوە لەوە بکە هەڵسەنگاندنی شیاوی بازرگانی لە ڕێگەی کۆمپانیایکی کرد تایبەتەوە کە پرۆفشناڵن بە بوارەکە هەڵسەنگاندنیان بۆ دەکرا یعنی بە کوردیەکەی خۆمان جۆرێک لە پێشبڕکێ دروست دەبوو لە بینی پرۆژەکان ئەو پرۆژانەی کە زیاتر سەرکەوتوو بوون ئەو پرۆژانەی کە چۆن بڵێ بەهێزتر بوون ئەوانە سەردەکەوتن بۆ قۆناغەکانی دواتر بۆی سودمەند بن بەهێزتر بن لە چ ڕوویەکەوە کاکنار بەهێزتر بن لە ڕووی لە هەموو ڕێکەوە هەڵسەنگاندنی شیاوی بازرگانی من لێرە چۆن ئاماژەی پێ بدەم هەڵسەنگاندنی شیاوی بازرگانی بۆ دوو پرۆژەکە پێشکەش دەکەن ئەو پرۆژەی کە هەڵسەنگاندنی شیاوی بازرگانی بۆ دەکرێت ینی کە پلانی کارەکەی دەخوێندرێتەوە کە نازانم زیاتر شارازای ئەوەیە چوون بەرهەم بینێ بە بازار بکات مەبەستان ئەو خاڵانەشە خۆی پرۆسی هەڵسەنگاندنی شیاوی بازرگانی بۆ ئەوەیە کە پرۆژەکان دەربکەون کامیان بەهێزن کامیان دەرفەتی سەرکەوتنیان زیاترە کامیان هەلی کار زیاتر دەڕخسێنن کامیان بە سوود دەگەڕێتەوە زیاتر بۆ زیاتر بەرهەمەکانی پێویستم و بازاری ناوخۆ کامیان زیاتر بەرهەمەکانیان پێویستە بۆ بازاری ناوخۆ بەشێکی دی هەیە ناوبان قۆناغاندا یا نرخاندنا دارایی هەڵسەنگاندنی دارایی هەیە 150 میلیۆن دینار زۆرترینە بدرێ بە هەر کەسێک کە ئەو قەرە بخوازێتن ئەمە لەسەر چ بنگەهەک جیا دەکرێتەوە کەسێک 150 بخوازێت یان کەسێک 5 میلیۆن بخوازێتن خۆی چەند بخوازێت ئەوەندە دەدرێتێ خۆی چەند بخوازێ ئەوەندە نادرێت چۆنە وەکووتم لە سەرەتادا کۆمپانیای کارساز کۆمپانیای کارساز هەڵسەنگاندنی شیاوی بازرگانی بۆ دەکرد دواتر لە کۆمپانیای کارساز تێپەڕ دەبوو دیسان فۆرمەکان بە شێوازێکی ئۆنلاین دەچووە بانکێکی تایبەتمەند کە ئەویش کاشفلۆ ئەنالیسی بۆی دەکرد ئەوی پێ دەگوترێت شیکاری بزافی نەختینە شیکاری بزافی نەختینە بانکەکە ئەوانش کە پرۆفشناڵن لە بارەکەی خۆیان ئەوان بە دیراساتی خۆیان بە لێکۆڵنەکانی خۆیان دەگەیشتنە قەنەعەتێک کە ئەم پرۆژەیە ئەوەندە پارەی ئەوەندە مەبلەغی پێویستە بەوەی کە سەرپێشخۆی بکرێت و فراوان ببێت اینجا دواتر پەسەند دەکرێت دێتە پەژڕاندن و ئەو کەسە قەرەکی وەربگریتن
حتى انها 100 کس یان زیاتری 100 کسان د سود من جو قوناغا دوی قوناغا دوی 100 کس اگر سود من ببن هاتیه دست بکرن دکارن داخوازین خو پیشکش بکن جنها بەڵێ من سەرەتا دەمێ ئاماژە بە بدەم کە پرۆژەی گەشانەوە قۆناغی یەکەمی بریتی بوو لە قۆناغێکی تاقیکاری کە تێیدا عفونکە 25 پرۆژە بە شێوەی تاقیکاری پارەدار کران پاڵپشتی دارایی کران خۆشبەختانە هەر لە سەرەتاوە بەوادرەکان ئاماژەکان دەریان خستکە ئەم پاڵپشتی ئەم زۆرە لە پاڵپشتی بەو قەبارە گەورەیە 150 میلیۆن دینار ئامانجەکانی خۆی دەپێچێ ئەوەی کە بەڕقم لامانە لە ئێستادا لە کۆی 25 پرۆژە بە فعلی بەکردداری 69 بە دیاریکراوی 69 هەلی کاری ڕەخساندووە بە شێوەیەکی ڕاستەخۆ جگە لەوەی بە شێوازی ناڕاستەوخۆ ئەم پرۆژانە چەندین هەلی کار پەیدا دەکەن بەڵێ تۆ کارگەیەک بەنمونە ئەگەر بەنمونە کارگەیەک وەربگرین کە تۆ پاڵپشتە دارایی پێ دەدەی پرۆژەکەی فراوان دەکە بۆ نمونە پێویستی بە کەرەستەی خاوی زیاتر دەبێت ئەو کەرەستەی خاوە کە دەیکڕێت پێویستی بە ئۆتۆمبیل دەبێت کە بەکرێ کەرسە خاوەکە بگەێنێت بە کارگەکەی خۆی بۆی بەرهەمەکانی پێ ئینتاج بکات ئەمە تۆ بە نمونە خاوەنی ئۆتۆمبیلەکە هەلی کاری دەستکەوت بە شێوەیەکی ناڕاستەوخۆ وەکو باسم کرد بە شێوەی ڕاستەوخۆ ئاماژەکان پێمان دەڵێن کە بۆ ساڵی 2025 پرۆژەکان بە تێکڕای 73.5% دەبژێنەوە ئەوانەی کە پاڵپشتی دارایی زۆر باشە زۆر سوپاس سەرۆکێ جێگرێ سەرۆکێ پرۆژەیە گەشانەوە کاک نەهرۆ جەوهەر سوپاس بۆ بانزانانی سپاس بۆ ئێوەش زۆر مەمنون سپاس بە ئامادەبوونەوە